بەڕێزان سڵاوتان لەبێت هەواڵەکانی سعات نۆتان پێشکەشەکەم. خوێندکارانی سلێمانی و کۆیڕۆڵی بافڵ جەلال ساڵەبانی لە پشتیوانیکردنیان و دابینکردنی دەرماڵەکانیان بەرز دەنرخێن و خوێندکارانی هەولێریش داوا دەکەن دەرماڵەی خوێندن بەسەر ئەوانیشدا دابەش بکرێت. ئەنجومەنی وەزیرانی هەرێم بڕیاری دادگای باڵای فیدرالی سەبارەت بە نۆت و گازی هەرێم بە نادەستووری لە قەڵەم دەدات. دادگای فیدرالی عێراق بڕیاردان لەسەر پرسی دووبارە خۆکاندیدکردن بۆ پۆستی سەرۆک کۆمار دوا دەخات. لا کەرکووک قەیرانی گاز دروست دەبێت و شۆفێرانیش بۆرگرتنی بەشە گازی ئۆتۆمبیلەکانیان دەبێت چەند ساعاتێک سرە بگرن. بەشێک لا پردەکانی پەڕینەوەی پیادە لە کەرکووک پێویستیان بانۆژەنکردنەوە هەیە و هاوڵاتیان ناتوان سوودێکی ئەوتۆی لێ بدەین. خوێندکارانی سنووری سلێمانی دڵخۆشن بە دابەشکردنی دەرماڵەکانیان و دەڵێن بە هاوکاری و پاڵپشتی و پشتیوانی بافڵ جەلال ساڵەبانی و یەکێتی لە زانکۆ پەیمانگەکان دەرماڵی خوێندکاران دابەش دەکرێت. دوای نەڕەزای خوێندکارانی زانکۆ پەیمانگەکان بافڵ جەلال ساڵەبانی داوای خوێندکارانی جێبەجێ کرد لا نوێکردنەوەی بەشە ناوخۆییەکان و دابینکردنی دەرماڵە. بڕی 421 ملیۆن دینار بە هەوڵی بافڵ جەلال تاڵەبانی وەک دەرماڵە بەسەر 7,703 خوێندکاری زانکۆ و پەیمانگەکانی سنووری هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان دابەش کران. هەر خوێندکارێکی ناوشار بڕی 40,000 دینار و هەر خوێندکارێکی دەرەوەی شاریش بڕی 60,000 دیناری پێدراوە. سەرۆکی زانکۆی پۆلە تەکنیکی سلێمانیش ئەم هەنگاوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرز دەنرخێنێت. دیارەیەکی بە نرخی ئەو بەڕێزانە بوو وە کاک هەڤاڵ بافڵ بوو بۆ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بۆ خوێندکارانی کە ئەمڕۆ لێرن. بەڕاستی جێگای دەستخۆشیە، جێگای ڕێزە، بابەتێکی گرنگ بووە بۆ خزمەتی خوێندکاران و هەر ئەمڕۆ دەرماڵەی خوێندکاران لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی دوای ئەرک و ماندووبوونی خوێندکاران و سووربوونیان لەسەر داواکانیان ئەمڕۆ دابەشەکرێ. ئەمڕۆ نزیکەی 421 ملیۆن و 560,000 دینار دابەشەکرێ بۆ دەرماڵەی خوێندکاران. 7,073 خوێندکار دەرماڵە وەرەگرن، ناو شار 3,394 خوێندکارن، دەرەوەی شار 3,679 خوێندکارن. بەڕێزان ئەمەوێ بڵێم زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پیرۆزبایی لەم خوێندکارانەکە. دوای نزیکەی 8 ساڵ لە پێنەدانی دەرماڵە بە سەر خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە، بەڵام بە ئەفشاری بافڵ جەلال تاڵەبانی ماوەی چەند ڕۆژێکە پرۆسەی دابەشکردنی دەرماڵە بەسەر خوێندکاراندا دەستی پێکردەوە. خوێندکارانیش وێڕای سوپاسگوزاری و خەمخۆرەکانی بافڵ جەلال تاڵەبانی بە گرنگ دەزانن. سەرتا دەستخۆشیان لێ دەکەین ئەمڕۆ پارەیە پێداویستێکی باش خوێندکاران پڕ دەکاتەوە. ڕۆژانە خوێندکاران هاتوچۆ دەکەن بە پاس بە تەکسی زۆر دەکات، ینی پێداویستێکی باش خوێندکاران پڕ دەکاتەوە. سوپاسی بەڕێز پاڤێڵ تاڵەبانی ئەەکەین بۆ ئەم بڕیارە باشانەیەکە دەرکراوە کە پێشتر قەرار درراوە لەسەر ئەوەی خوێندکاران بڕۆ پارەیەک وەربگرن و لانی کەم بەشێکی کەم لە پێداویستەکانی خوێندکاران پڕکاتەوە. لا ساڵی 2014ەوە بەهۆی قەیرانی دارایی و بوونی شەڕی داعشەوە حکوومەتی هەرێمی کوردستان پێنەدانی دەرماڵەی با خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان ڕاگرتووە، بەڵام دوای زنجیرەیەک خۆپیشاندان و کۆبوونەوەی بافڵ جەلال تاڵەبانی لەگەڵ خوێندکاران دەستکرایەوە بە دابەشکردنەوەی دەرماڵە بەسەر خوێندکاراندا. سەردەش عوسمان، کەناڵی ئاسمانی کەرکووک، سلێمانی. خوێندکارانی زانکۆی کۆیە هەوڵە بەردەوامەکانی بافڵ جەلال تاڵەبانی و خەرجکردنەوەی دەرماڵە و سایشەکانی خوێندکاران بەرز دەنرخێن و بەڵێنە کردارەکانی بافڵ جەلال تاڵەبانی بۆ خوێندکاران بۆتە جێ ئومێد بە تایبەتی لە ڕووی خەرجکردنی شایستەدارەکانیان. خوێندکارانی زانکۆی کۆیە
خۆشحاڵن بە خەرجکردنەوەی دەرماڵە و ستایشی هەوڵە بەردەوامەکانی بافڵ جەلال تاڵەبانی دەکەن کە لە ماوەی ڕابردوو بووە داکۆچیکاری مافەکانیان. هەمویان بەڵێن و عودێکی زۆریان پێدای بەڵام هیچکانیان نەچونە بواری جێبەجێکردنەوە تەنها ئەو بەڵێنە بێت کە لەلایەن بافڵ تاڵەبانی و پێمان درابوو کە چاکسازێکی باش لە بەشنەخۆیەکان لە زۆربەی شوێنەکانی زانکۆکاندا کرا بە تایبەتی زۆنی سەوز ئەوە جێگەی خۆشحاڵیە و سەبارەت بە دەرماڵەکەش سەرۆکی هەرمکەوتی لە هیچ شوێنێکی دنیادا نیە دەرماڵە بەڵام بە هەوڵ و فشارەکانی بافڵ تاڵەبانی کە ئەمە خوێندکارانی زۆر دڵخۆش کرد کە لە پاڵ خوێندکاران بوو هەوڵیدا بۆ گەڕانەوەی دەرماڵەکان تەنانەت جەختی لەسەر ئەوەش کردەوە کە ئەگەر بێت و دەرماڵیان دابەش نەکرد بگەڕێنەوە سەر شقامەکان ئێمە پاڵپشتیتان دەکەین. بەڵێنە کرداریەکانی بافڵ جەلال تاڵەبانی بۆ خوێندکاران بۆتە جێ ئومێد و با چارەسەری بنەڕەتی داوەڕەوەکانی خۆیانی دەزانن بە تایبەت بۆ خەرجکردنەوەی دەرماڵەکانیان. پکارواگەل پشتگیری خوێندکارانیشی کرد کە گوتی ئێمە پشتگیریتان دەکەین و داواش دەکەین کە حکوومەت دەرماڵەشتان بداتەیە پشتگیری کردنەوە دووبارە جاری پرۆتۆسیۆن پشتگیریکردن دووبارە پشتگیری کردنەوەی گوتی هێنانە خۆپیشاندان بکەن ئەمن پاڵپشتیان دەکەم ئێمەش لەسەر قسەکەی هینە و بۆ خۆشمان پێمان باشە ئەوە شتێکی زۆر باشە و دڵنیاش بن کە دەرماڵ نەدرێ ئێمە خۆپیشاندان دەکەینەوە کات باڤێڵ داواکارەکانی ئێمە جێبەجێ کردەوە دڵنیاشین لە ئایندەدا هەر جێبەجێ دەکات چونکە ئەو وعدی بە ئێمەدا وعدەکەشی جێبەجێ کرد و هیواداریشم کات باڤێڵ وەکو بڕیارەکەی تر ئەو بڕیاریشان جێبەجێ بکات و زۆر سوپاسی دەکەین. زیاتر لە 7 ساڵ بەهۆی قەیرانی داراییەوە حکوومەتی هەرێم دەرماڵە و شایستە دارایەکانی خوێندکارانی بڕی ئەمساڵیش لەگەڵ باشبوونی دۆخی ئابووری لە ڕێگەی تیمێکێتی لە حکوومەت و بافڵ تاڵەبانیەوە مافەکانیان بەدەستێنایەوە. کارواننازم کەنالی کەرکووک قەزای کۆیە. خوێندکارانی زانکۆی سەلاحەددین بە هەمان شێوە لە هەولێر ستایشی هەوڵەکانی بافڵ جەلال تاڵەبانی دەکەن بۆ گەڕانەوەی دەرماڵی خوێندکاران و داواش دەکەن هاوشێوەی زانکۆکانی سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین لە هەولێریش ئەو بڕەت دەرماڵەیە بەسەر خوێندکاراندا دابەش بکرێت. دوای هەوڵەکانی بافڵ جەلال تاڵەبانی دەرماڵەی خوێندکاران لە سنووری پارێزگای سلێمانی خەرج کراو بەڵام تاوەکو ئێستا لە زانکۆکانی هەولێر و دهۆک ئەم دەرماڵەیە بە بیانووی جۆرا-جۆر خەرج نەکراوە. خوێندکاران داوا دەکەن هاوشێوەی زانکۆکانی پارێزگای سلێمانی دەرماڵەکانیان پێ بدرێت. تا ئێستاکە دەرماڵەی خوێندکاران لە پارێزگای هەولێر بە تایبەت لە زانکۆی سەلاحەددین دابەش نەکراوە و تا ئێستا دیار نییە کە چ ڕۆژێک دێ کەی دێت یاخود بڕەکەی چەندە چۆن دابەش دەکرێت هیچ شتێک نەخراوەتەوە. هەوڵەکانی پافڵ تاڵەبانی لە هەولێریش بەردەوام بێ بە دڵناییەوە دەبێتە مای ئەوەی کە دەرماڵە دابەش بکرێت بە زووترین کات لە هەولێریش هیوادارین کاک پاڤێڵ ئاگاداری هەولێریش بێت و کاری بۆ بکات بۆ ئەوەی دەرماڵە دابەش بکرێت لەم سنوورە. دەرماڵە مافی هەموو خوێندکارانە لە هەموو کوردستاندا و ئەم دەرماڵە زۆر گرنگە بۆ بەردەوامبوونی خوێندکاران لە پرۆسی خوێندندا. سوپاسی هەموو ئەو لایەنە دەکەین کە هەڵسان بەگەڕانەوەی دووبارە دەرماڵە بۆ هەموو خوێندکاراندا. خۆشبەختانە لە سنوورەکانی پارێزگای سلێمانی دووبارە دەرماڵە دابەش دەکرێتەوە و بریارە لێرەش لە زانکۆی سەلاحەددین لەم چەند ڕۆژەیە یان لافتەی دابێت دەرماڵە بۆ خوێندکاران دابەش بکرێتەوە. مە سوپاسیەک بەیەکیان دەکەین خۆشحاڵین کە دووبارە هەڵسان خەمێکیان لە هەموو خوێندکاران خوارد و دەرماڵیان بۆ ئێمە گەڕاندەوە. خوێندکارانی زانکۆی سەلاحەددین ستایشی هەوڵەکانی بافڵ جەلال تاڵەبانیان کردو بۆ گەڕاندنەوەی دەرماڵەی خوێندکاران و چارەسەرکردنی کێشەی بەشەناو خۆیەکان. هەتا ئەو دقەیە ئێستامە تێداینا هەتا ئێستا دابەش نەکرایە تەنانەت ئەوەی ئاگاداریش بین وابزانام قایمەش نەچووە تا ئێستا بە بیانووی ئەوەی کە قایمە نەهاتیە و تاخیر بۆ شتانە لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین وانە دابەش کرایە. ئەوەش دەگەڕێتەوە سەر فشارەکانی بەڕێز جەنابی سەرۆک کاک پاڤڵ تاڵەبانی و زۆر سوپاسی دەکەین ئەمە لێرە و دەرماڵە بەڕاستی مافەچی گرنگی خوێندکارانە. ئەرکەکانی کاک پاڤڵ زۆر بەرز دەنرخێنین بەڕاستی ئیجاباتێکی زۆر باشی هەبوو لە بۆ خوێندکاران یعنی بە زووترین کات دەستی کرد بە فشار و دەستی کرد بە دابەشکردنی دەرماڵە لەو خوێندکاران لە سنووری پارێزگەکانی سلێمانی و هیوادارین فشارەکانی بەردەوام بێ بۆی حکوومەتی هەرێم
بەعام دەرماڵی خوێندکاران دابشکە لە هەولێر و لە پارێزگاکانی دووەکو. دەرماڵە بە مافێکی خۆمان دەزانین لە مێژە بڕاوە بەهۆی قەیرانەوە قسەیەکەیە کە دەڵێن دووبارە دەدرێتەوە بە قوتابێنۆک و هاوکاری دەستخۆشی لەو لایەنە پەیوەندداران دەکەم کە بەوە کار دەستن هیوادارم قوتابی پشتگوێ نەخوێتن. لە ڕابردوودا یەکێک لە داواکاری خوێندکاران گەڕانەوەی دەرماڵە بوو کە بە هۆکاری قەیرانی دارایی لەلایەن حکوومەتەوە وەستێنرا بوو. یەکێتی نیشتیمانی کوردستانیش پشگیری داواڕەواکانی خوێندکارانی کرد. قارەمان قادر، کەناڵی کەرکووک، هەولێر. ئەنجومەنی وەزیرانی هەرێم بڕیاری دادگای باڵای فیدرالی سەبارەت بە نۆت و غازی هەرێم بە نادەستوری دادەنێت. ئەنجومەنی وەزیرانی هەرێم سەبارەت بە بڕیاری دادگای فیدرالی بۆ فرۆشتنی نەوتی هەرێم کۆبۆ بە پێی ڕاگەندراوێکی کۆبوونەوەکەش بڕیاری دادگای فیدرالی تایبەت با کەرتی نەوت و گاز لە هەرێمی کوردستان تاوتوێکراوە. دوای گفتوگۆکردن لەسەر بڕیارەکە ئەنجومەنی وەزیران بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی بە نادەستوری و نادادپەروەرانە لە قەڵەمدا. جەختی لەوەش کردوتەوە هەرێمی کوردستان بەردەوام دەبێت لە هەوڵەکانی بۆ پارێزگاریکردن و داکۆکیکردن لە ماف و دەسەڵاتە دەستوریەکانی خۆی هەروەک لە دەستوری عێراق جێگیرکراون کە زۆرینەی خەڵکی عێراق لە ساڵی 2005 دەنگیان بەو دەستورەداوە. لا بەشێکی تری ڕاگەنراوەکەدا هاتووە حکوومەتی هەرێم هەڵوێستی نەگۆڕی خۆی دووپات دەکاتەوە بۆ بەردەوامبوون لە کارکردنی هاوبەش لەگەڵ حکوومەتی فیدرالی بۆ گەیشتن بەڕێکەوتن لەسەر چۆنێتی چارەسەرکردنی ئەو بابەتە. دەرباس کۆسرات ڕەسوول کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دووپاتی دەکاتەوە یەکێتی هەمیشە خۆی باخەمخۆری ڕاستەقینە و دۆستی تورکمانەکان زانیوە و خەباتی کردووە لە پێناو زامنکردنی ماف و داخوازیەکانیان. دەرباس کۆسرات ڕەسوول لە بارگای مەکتەبی سیاسی لە شاری هەولێر پێشوازی لە وەفدێکی بەری تورکمانی عراقی بە سەرۆکایەتی ئایدن معروف کرد و هەردوو لاباسیان لە پەیوەندیەکانی نێوان هەردوو لا کردەوە. دەرباس کۆسرات ڕەسوول ئاماژەی بۆ کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە خۆی باخەمخۆری ڕاستەقینە و دۆستی خوشک و برا تورکمانەکان زانیوە و خەباتی کردووە لە پێناو زامنکردنی ماف و داخوازیەکانیان. هاوکات لە دیدارەکەدا گفتوگۆ لەبارەی دۆخی کوردستان و پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان کراوە. هەردوو لا هاوڕابوون پێویستە پەیوەندی بەهێز لە نێوان لایەنەکاندا هەبێت و سەرجەم پرسەکان بە لێکتێگەیشتنی هاوبەش چارەسەر بکرێت. ئەمڕۆ دادگای فیدرالی عێراق سەبارەت بە پرسی دەستوری بوون یاخود دەستوری نەبوونی دووبارە خۆپاڵاوتنەوە بۆ پۆستی سەرۆک کۆمار کۆبۆ. دادگای فیدرالی عێراق لە کۆتایی کۆبوونەوەکەیدا بڕیاریدا ڕۆژی یەکی مانگی ئازاری داهاتوو بڕیار لەسەر ئەو پرسە بدات. دادگای فیدرالی عێراق بڕیاردانی لەسەر پرسی دووبارەکردنەوەی دەرگای خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆک کۆمار بۆ یەکی مانگی داهاتوو دواخست. ئەمڕۆ دادگای باڵای فیدرالی عێراق کۆبووەوە پرسی دەستوری بوون یاخود دەستوری نەبوونی دووبارە خۆپاڵاوتنەوە بۆ پۆستی سەرۆک کۆمار تاوتوێ کرد. بڕیاردانیشی بۆ یەکی مانگی ئادار دواخست. بڕیار بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق حوتی ئەم مانگە دەنگ لەسەر کاندیدێک بۆ پۆستی سەرۆک کۆمار بدا، بەڵام بەهۆی ئامادەنەبوونی زۆربەی کوتلە سیاسیەکان کۆبوونەوەکەی پەرلەمان گۆڕدرا بۆ ڕاوێژکاری و دەنگدانیش لەسەر دیاریکردنی کەسێک بۆ پۆستی سەرۆک کۆمار دواخرا. لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە و بەپێی عورفی سیاسی پۆستی سەرۆک کۆمار پشکی کورد بووە و لە نێو کوردیشدا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بووە، بەڵام ماوەی دوو لە پارتی دیموکراتی کوردستان لە ڕێی کاندیدکردنی کەسێک بۆ ئەو پۆستە درزی کردوتە نێو یەکریزی نێوماڵی کوردەوە لە بەغدا. لە خولی ڕابردووشدا کاندیدەکەی پارتی کە فواد حوسێن بوو دەنگی ئەوتۆی بەدەست نەهێنا و کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە هەواڵ دکتۆر بەرام ساڵح بوو بە زۆرینەی دەنگ متمانەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی بەدەست هێنا و پۆستی سەرۆک کۆماری عێراقی وەرگرت. لە ئێستاشدا یەکێتی نیشتیمانی کوردستان دوای ئەو سەرکەوتن خزمەتەی لە پۆستەکەیدا بەدەستی هێنا. دووبارە دکتۆر بەرهەم ساڵحی بۆ پۆستی سەرۆک کۆمار کاندید کردوێتەوە و لە بەرامبەردا پارتی هۆشیار زێباری کاندید کرد، بەڵام بەهۆی بوونی دۆسەی گەندەڵیەوە دادگای فیدرالی زێباری لە ڕکابەری کاندیدبوونی بۆ پۆستی سەرۆک کۆمار دوورخستەوە. هەرچەندە ئەنجومەنی نوێنەران دووبارە دەرگای خۆ کاندیدکردنی بۆ ئەو پۆستە کردەوە، پارتی کاندیدێکی دیکەی دووبارە کردەوە، بەڵام دادگای فیدرالی ئەمڕۆ پرسی دەستوری و نادەستوری بوونی دووبارە خۆ کاندیدکردنەوەی بۆ ئەو پۆستە تاوتوێ کرد و بڕیاردانیشی لەسەری بۆ یەکی مانگی داهاتوو دواخست. شارەزایان و پسپۆڕانی یاساییش دووبارەکردنەوەی دەرگای خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆک کۆمار بە نایاسایی لە قەڵەم دەدەن.
سەبارەت بە کۆبنەوەکەی ئەمڕۆی دادگای فیدرالی لەبارەی دەستوری بوون یاخود نادەستوری بوونی دووبارە دەرکردنەوەی دەرگای خۆپاڵاتن بۆ هەڵبژاردن بۆ پۆستی سەرۆک کۆمار میوانجاری بەڕێز زاناشوانی کە بەڕێزیان یاساناستمان کردووە لە ستۆدیۆ. کاک زانا سپاس بۆ ئامادە بوونت. بۆچی یاخود بەخوێنەوەی خۆت وەکو یاساناسێک پێت وایە کەوا دادگای فیدرالی لە کۆبنەوەی ئەمڕۆیدا بۆچی بڕیاری نەدا؟ پێتان وانییەکەوە ئەم بڕیارانە لای دادگای فیدرالی نیە لە شوێنێکی ترە؟ بێگومان دادگای فیدرالی لە هەموو وڵاتەکانە دادگایەکە بەرزترین پلەی دادوەری هەیە. ئەمەوە ئەکا دایمەن چاوێکی ورتر و جوانتر لەسەر خوێندنەوەی دەقە یاساییەکان بێت، چونکە بڕیارەکانی باتە و قابلی هیچ تەفسیر و هیچ تانێکی تر نییە. دادگای فیدرالی ئەمڕۆ زۆر بە جوانی بۆ بابەتی شیکردنەوەی دووبارە دەرگای کاندیدکردن کرد بۆ سەرۆکی کۆمار و پێم وایە موفق بوو لە ڕوونکردنەوەی کۆمەڵێک بابەت، بەڵام هۆکاری بڕیارنەدان لە بابەتی ئەو سەرۆک کۆمار و خۆکاندنکردن و دووبارە خۆکاندنکردنەوە ئەمە ئەگەڕێتەوە لەوانێت تا ڕادەیە کە هەندێک زەختی سیاسی هەبوو بێ. لەگەڵ ئەوەشتا ئێمە خۆشحاڵین بە بڕیارەکانی دادگای فیدرالی کە توانیوەتی تا ڕادەیەکی زۆر بێلایەنی و بەرزی خۆی بسەلمێنێ و لەژێر کاریگەری حیزبەکاندا نەبێت. ئەم ناکۆکیانەی کەوا هەیە کاریگەری هەبوو لەسەر کۆبنەوەکی ئەمڕۆی دادگای فیدرالی کە نەتوانێت بڕیار بدات؟ دادگای فیدرالی هەموو جارێک ئەوەی پێشڕاست کردوێتەوە کە هیچ کەسێک ناتوانێت بە ئاسانی دەسڵاتی بەسەرا پێنێویان بۆ چونەکانی خۆی بەسەرا ساخکاتەوە. دادگای فیدرالی کاریگەریە بێت؟ کاریگەری بێگومان لە ڕوویەکی ترەوە ئەگەر خوێندنەوەی بۆ بکەین ئەندامەکانی دادگای فیدرالی ئەندامێک لەلایەن حیزبەکانەوە دەستنیشان کراون. ئەمە ڕاستە خۆیان ناڕاستە توانین بڵێن کاریگەریەکی سیاسی لەسەر ئەبێ، نەک وەکو شیکردنەوەی دەقا دەستوریەکان، بەس وەکو مماتەڵی بەکات و بە ڕێخستنی دەرفەتێکی زیاتر بۆ لایەنەکان بۆی بکەنە هەندێک تەوافقاتی سیاسی. زۆر باشە کاک زانە، بۆ جاری سێم پێم وا بێت دووبارەکردنەوەی دەرگای خۆپاڵاتن بۆ هەڵبژاردننی پۆستی سەرۆک کۆمار هیچ دقێکی یاسایی هەیە باس لەوە بکاتکەوە ئەمە نادەستوریە یاخود دەستوریە؟ ئێمە لە دەستوری عێراق لە مادەی 69دا ئەم بابەتە باس کراوە کە ئەڵێ ئەبێ لە فەقەرەی یەکەمە ئەڵێ چۆنێتی خۆکاندیدکردنی کاندیدەکان بۆ سەرۆکی کۆمار ئەبێ بە یاسا ڕێک بخرێ. حکوومەتی عێراقی و پەرلەمانی عێراقی تەشریعێکی داناوە بۆ ئەم بابەتە. مادەی قانونی ژمارە 8 ساڵی 2012 باسی ئەم بابەتەی کردووە بەتایبەت لە بەرگەی دووەمە زۆر بە جوانی و بە ڕێکی تەفسیری ئەو بابەتەی کردووە کە ئەڵێ لە دوای 3 ڕۆژ لە هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان دەرگای خۆپاڵاوتن ئەکرێتەوە. ئەمە بەمانای ئەوە نییە ئەگەر ئەو 3 ڕۆژە تەواو بوو جارێکی تر بتوانانی کاتێکی تر فراهەم بکەی بۆ ئەوەی دووبارە خۆکاندیدکردن دەست پێ بکاتەوە. کاتە نادەستوریە؟ فعلەن دادگای فیدرالی ئەم ڕۆژ هەل لە ڕوونکردنەوەکانی جوان بۆی ڕۆی فعلەن نادەستوریە و هیچ مەزارێکی نێشتۆتەوە بۆی دووبارە دەرگای خۆکاندیدکردن بکرێتەوە. کاک زانا پرسیارەکە ئەوەیە ئەگەر بێت و بڕیارێکی لەو شێوە بدرێت و ئەمەش نادەستوریە بڕیارەکە چی ڕوودەدات لە دوای ئەوەی کەوا بڕیارێکی لەو شێوە دەرەچێت؟ ئێستا بۆ نمونە 25 کاندید هەن بۆ پۆستی سەرۆک کۆمار، پێ دوانیە هەندێک لایەن ناچارەکرێن بەوەی کەوا خۆیان یەک لای بکەنەوە؟ بێگومان ینی نە پەرلەمانیش و نە دادگای فیدرالیش نەچتە ژێر کاریگەری هیچ لایەکەوە بۆ ئەگەر کاندیدی لایەنێکی سیاسییان کەسایەتیەک دەرنەچوە یان شروطەکانی تێدا تەوفیر نەبووە بچێت دەرگایکی غێر یاسایی لە خۆی بکاتەوە. ئەمە هیچ بابەتێک پەیوەندی بەوە ناکە و کاندیدەکان پێویستن ئەوانی کە هەن 25 کاندید شتێکی گونجاوەتەنان ئەگەر دوو کاندیدیشمان هەبێ بۆ سەرۆکایەتی کۆمار تشکیلی پەرلەمان و منافەسەکە دروست ئەبێ و هیچ کێشێکی یاسایی بۆ دروست نابێ. بۆیە چاوەڕوانی هیچ لایەنێکی سیاسی ناکە بۆی زوختاتی خۆی بک بۆی کاندیدی خۆی دووبارە دانێتەوە. بێگومان ئەم بڕیاری دادگای فیدرالی ئەگەر بەو شێوەیە ئەمە تەفسیری بۆکەین کە نادەستوریە و بڕیارەکە بەو شێوەیە ئەبێ کە دەرگای خۆپاڵاوتنەکەدا ئەخا کاریگەری ڕاستە و خۆی لەسەر لایەنە سیاسیەکان ئەبێ بۆی دووبارە ئەتوانی تر ئەبێت تعامل لەگەڵ ئەو بڕیاری دادگای فیدرالیا بکەن. وەکو چۆن بینیمان پێشتر کە یەکێ لە کاندیدەکان بەوەی هەندێک شتی ئیداری و مالیەوە کە لە کاندیدکردن دوورۆکەوت محکمەی ئیتیحادی زۆر بە جوانی توانی بڕیار بدات و لایەنە سیاسەکەی کە ئەویشی کاندیدکرد بوو پێی ملزم بوو دووبارە کەسێکی تری کاندید کرد هەرچەندە لەو بڕیان بۆ ئەوشان موافق نابێ. بڕیارێکی لەو شوێنە دەستوریە بەڵام بۆچی هەندێک کەس بە دەستوریی بینێت؟ ئەوە لێکدانەوەی سیاسی لایەنەکانە بۆ خۆیان هەر کەس چۆن ئەڵێ بە پێی بەڕەکەی خۆی دروست ئەکا و دانێ. ئەمە مانای ئەوە نییە کە بۆ نەکەلایەنێکی سیاسی یان کەسایەتێکی سیاسی وتی ئێمە کارێکی سیاسیمان کردو شتانە قسەکەی تەواو بێ. ئەمە محکمەی ئیتیحادیە کە تەواوی ئەو کێشانێک لای دەکاتەوە. بۆ ئێمە ئەم کێشە چۆتە بەردەم محکمەی ئیتیحادی و ئەو ئەوێ بڕیار بدا لەبەرەوەی ئەو سوڵتەیەکی ینی سوڵتەیەکی باتە ئەو قراری نهایی لا ئێو قابلی مناقەشە و تەعن و هیچ ڕێگەی سیاسیتر نییە. زۆر باشە کاک زانا
لە سەردەمی سەرۆکایەتی سەرۆک مامجلال لە 2010 بابەتێکی لەو شێوەیە جارێکتر ڕووی داوەتەوە. پێتان وایە ئەم جارە لایەنە سیاسی کوردیەکان ئەتوانن ڕێک بکەون بۆ ئەوەی کەوا سەرۆک کۆمارێکی شایستە هەڵبژێردرێت بە تایبەت کاپشکەکە پشکی کووردە؟ بێگومان ئێمە سەردەمی بەڕێز خاڵی خۆش بوو مامجلال سەردەمێکی زێڕین بوو بۆ هەموو پرۆسی سیاسی لە عێراق و هەرێمی کوردستان بە تایبەت کەسایەتی مامجلال بەسەر هەموو دەقەیاساییەکانە دیارەوە بەسەر هەموو ئیتفاقە سیاسیەکانە دیار بووە. ئێمە تەمەنامانە کرد ئەم جارەش هەروەکو جارەکانی پێشوو کورد بە تێکڕای لایەنەکانیەوە بە یەک کاندیدێکەوە بچێتە بەغدا و بۆی بەهێزترین دەربکەوێ. ئەمە بەداخەوە ڕووی نەداوە لەوانەیە هەر کەسێک بە پێی بەرژەوەندەکانی خۆی بیری کردوێتەوە. ئەمە هیوادارین بتوانین لە چەند ڕۆژی داهاتووە تعویزی ئەو فترێ بکەینەوە کە لێمان ڕۆیشتووە و مماتەڵەمان بە وەزعەکەەوە کردووە بەبێ هیچ ئەنجامێکی یاسایی. ئەم تەوافقە سیاسیانی کە لە عێراق بەرپا بووە کە کوتلەی گەورە سەرۆکی وەزیران ئەبات و بەردەوامیش لایەنە سونیەکان لە بینی خۆیان ڕێکەوتون بۆ کاندیدی سەرۆکی پەرلەمانی عێراقی. ئەمە شتێکی جوان بووە، بەڵام ئەمینێتەوە سەر ئەوەی بەداخەوە ئەم جارە ئێمە نەمانتوانی ئەو تەوافقە پێش مدە یاسایەکەی خۆی جێبەجێ بکەین. هیوادارین بتوانین لە چەند ڕۆژی داهاتووە لایەنە سیاسیەکان بتوانن چاوپۆشی لە هەندێک مەساڵحی شەخسی و کەسی خۆیان بکەن بۆ ئەوەی بتوانین بە کاندیدێکی ئەمە لە بەرژەوەندی کووردە کە دادگای فیدراڵی جارێکتر بڕیار بداتکەوە دەرگای خۆپاڵاوتن بکرێتەوە. هیچ کاریگەری لەسەر پۆستی ئەو یاخود کاندیدەکانی کوورد دەبێت؟ لە بەرژەوەندی کوردیان لە بەرژەوەندی کوردنیە وەکو باسمان کە دادگای فیدراڵی دارگایەکی سەربەخۆ و عادیلانە ئیشەکانی بردوتە ڕێوە تا ئێستا. ئێمە خۆشحاڵ بینیان خۆشحاڵ لەمین بە ئەنجامی بڕیارەکانیەوە. ئەوە ئیشی ئێمە نیە، ئەوە ئیشێکە ئەو خۆی ئەزانێت چی ئەکا و تەفسیر چۆن تەوزیحی ئێرادە دەخە دەستوریەکان. بەڵام وەکو بۆ هەرێمی کوردستان و لەوانەیە بۆ لایەنکی سیاسی ئەمە تا ڕادەیەک دەستکەوتێکی سیاسی باش بێ لە بەرەوەی کاندیدەکەی تا ئێستا بەهێزی ماوەتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان موفق بۆ لەوەی کە کەسێکی شیا و بە هەموو ئەو شروطانەی کەوا دەستور دیاری کردووە کاندید بکە. ئەمە لەوانەیە لە بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و زۆرێک لە لایەنەکان تریش با غێر مباشر تا ئێستا پشتیوانی ئەم بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستانیان کردووە. لەوانەیە هەندێک لایەنی سیاسی هەبێ پێیان باش نەبوو بێ و تموحی شوێنی تریان هەبووی نەک سەرۆکی کۆمار ئەمان وەکو کاتێکی فشار بۆ سەرێکێتی و بۆ پرۆسی سیاسی لە عێراقدا نابوو. بەڕێز داناشوانی زۆر سپاس کە لەگەڵم بوویت. زۆر سپاس بۆیەوەش. بامەدەبوونی بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پرسەی غالیب غەزایی پێشمەرگەی دێرین و هاوڕێی سەرۆک مامجەلال لە کەرکووک بەڕێوە چوو. ئەندامانی سەرکردایەتی وێڕای هاوخەمیان بۆ خانەوادەی کۆچکرد و هاوکادڕۆڵیان لە شۆڕشینەوەی گەلەکەمان بەرز نرخاند. غالیب غەزایی ناسراو بە ئەبوعەلی ساڵی 1940 لە گوندی ئەلبوسەباح لەدایک بوو و لە ساڵی 1961 بۆتە پێشمەرگە و لە ساڵی 2003 بەشداری کردووە لە ئازادکردنی قەزای دۆست خوڕماتوو. پێشمەرگەی دێرین و هاوڕێی سەرۆک مامجەلال غالیب غەزایی کۆچی دوایی کرد. غالیب غەزایی لە سەرەتای دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەندامێکی چالاکی شانانی هێنەکانی دۆست خوڕماتوو بووە و لە سەروبەندی پرۆسەی ئازادی عێراق ڕۆڵێکی گرنگی گێڕاوە لە ڕێنوێنی کردن و ئازادکردنی قەزاکە. لە ساڵی 1961 پەیوەندی کردەوە بە مەفرەسە سەرەتایەکانی و هاوڕێی دێرینی هەڤاڵ مامجەلال بووە و دەوری هەبووە لە ئازادکردنی دۆست خوڕماتوو. نە هەر پێشمەرگەی دێرین بووە، کەسایەتی بووە، پیاوی سڵح بووە کە دەیان کێشە و مەشاکلی ئەو سنوورە پەنابریا بۆ خاڵۆ غالیب بۆ چارەسەرکردنی لە دواتەمەنیشیە کە لە کۆمەڵایەتی دۆست خوڕماتوو دەوامی کردووە. دەورێکی باشی بینێ بۆ کورد و بۆ سەرکەوتنی شۆڕش لە دۆست خوڕماتووە. بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری پرسەی غالیب غەزاییان کرد و وێڕای هاوخەمیان بۆ خانەوادەی بەڕێزیان هاوکات ڕۆڵی غالیب غەزاییان بەرز نرخاند لە شۆڕشی نوێی گەلەکەمان. بەناوی سەرجەم کادرەکانی سنووری مەڵبەندی حەمرین و خەڵکی خوڕماتووە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی کەسوکار و بنەماڵەی مام غالیب غەزاییەکەین کە بەداخەوە دوێنێ کۆچی دوایی کرد. مام غالیب غەزایی یەکێک لە پیاوە هەرە تێکۆشەر و ماندووەکانی سنووری خوڕماتوو گەرمیانە. پیاوێک بووە کە هاوڕێی جەنابی مامجەلال بووە و لە شەستەکانە
پێشمەرگایەتی کردو و پێشمەرگەی باڵی مەکتەبی سیاسی بووە و دواتریش لە هەشتاکان و نەوەتەکانی سەدەی ڕابردووە مام غالب لە ڕێخستنەکانی یەکێتی نیشتمانی کوردستان دانەبراوە لە دوای 2003ەوە مام غالب لەم کادری ڕێخستن و دواتریش کادری کۆمەڵایەتی بووە و بەردەوام بووە لە خەبات و تێکۆشان بە ناوی مەڵبەندی ڕێخستنی هەژدەی ڕۆژهەڵاتی کەرکووکەوە پرسە و سەرخۆشی خۆمان لە پێش ئاراستەی خۆمان دەکەین و ئاراستەی سنوورەکە و ئاراستەی کەسوکاری کاغالی بەکەین کە بەداخەوە کۆچی دوایی کردووە کە کاغالی بێکێک بووە لە هاوڕێ دیێرینەکانی خوا لێ خۆشبوو جەنابی مام جەلال و یەکێک بووە لە پێشمەرگە ئازا و چاونەترسەکانی شۆڕشی نوێ و بۆیە ئێمە لای خۆمانەوە داواکارین لە خوای گەورە کە بەهەشتی بەرینی شاد بکا و سەبووری کەسوکارەکەی بدا. غالیب غەزایی ناسراو بە ئەبوعەلی ساڵی 1940 لە گوندی ئەلبوو سەباحی سەر بە دووس خوڕماتوو لە دایک بووە و لە ساڵی 1961 بۆ تا پێشمەرگە و هاوڕێی نزیکی سەرۆک مام جەلال بووە. لە ساڵی 2003 بەشداری کردووە لە ئازادکردنی قەزای خوڕماتوو لە دەستی ڕژێمی بەعس. دیار تاڵێب، کەناڵی کەرکووک. ماوەی چەند ڕۆژێکە لە کەرکووک قەیرانی گاز سەری هەڵداوە شۆفێرانی نیگەران کردو و دەڵێن بە ماوەی چەند ساعاتێک لە سەری دابەشکردنی گاز دەوەستن تاوەکو بڕەگازی تایبەت بە خۆیان وەربگرن. لە نێو سەنتەری شاری کەرکووک دوو وێزگەی حکومی دابەشکردنی گاز هەیە و لە ئێستاشدا بەهۆی کەمبوونەوەی بەشە گازی وێزگاهلەکانیش قەیرانەکە زیاتر بووە. لە کەرکووک قەیرانەکان تا دێت ڕوو لە زیادبوونە و هەر جارە و دەردێک بەرۆکی هاوڵاتیانی ئەم شارە دەگرێت. ئەمە وێستگەیەکی دابەشکردنی گازە. لە ئێستادا بەهۆی کەمیەوە شۆفێران دەبێت بۆ ماوەیەکی زۆر لە سڕەدا بوەستن. ئەمەش نیگەرانی کردوون بەو پێی زۆربەی ئۆتۆمبیلەکان بار هەڵگرن و شۆفێر کاری ڕۆژانەی پێدەکات کەچی بەهۆی ئەو ماوە زۆرەی بۆ وەرگرتنی بەشە گازەکانیان دەوەستن بەشێکیان لەو ڕۆژەدا بێکار دەبن. ئێمە بەیانی سعات 5 ئاتومە لێرە نوێژم کردووە نوێژی بەیانی وا لە سرە وستاوم چ داوا لە بەرپرسانەکەم ئەمە چه عەدالەتێکە تەنکەر 300 لیتر وەرەگرێ لەگەڵ من 40 لیتر وەرەگرم ئەمانەی ئەم کێشەیان بۆ چارەسەرکەن. داواکاری ئێمە ئەوەیە کە گازەکە بێتە وەک چەند جارە ینی سترێنت نتوانێت سەمەنم ڕۆکار لە کار و کاسبی بوومە تەنانە لە ساعت 6:30 بەیانێ و هاتوومە سرم گرتووە ئەمڕۆکە لە کار و کاسبی بوومە. لە ئێستادا لە نێو سەنتەری کەرکووک تەنها دوو وێزگەی حکومی هەن کە گازیان تێدا دابەش دەکرێت جگا لە وێستگا ئەهلیەکان. بەهۆی کەمبوونەوەی بەشە گازی ئەو وێستگە ئەهلیانەش قەیرانەکە زیاتر گەورە بووە. ئەم وەزعە زۆر بێتان بۆ لە شاری کەرکووک هەر ڕۆژە و قەیرانێ دروستە بێ یعنی فریای قەیرانێ ناکەوێت قەیرانێتر لەولا دروستە بێ هەر لە کارەبات هەر لە ئاود هەر لە گاز لە بەنزینە دیتر بەڕاستی خەڵکەکە تەواو بێتاقەت بووە لە دەسەمانە. ئەوە یەک دوو ڕۆژە گاز نییە ئەوە من لە بەیانیەوە هاتوومە لە 7:30 سعات 12 هێشتا گازم تێ نەکردووە خەڵە باڵغا بەخوا دوو ڕۆژ 850 کڕیمە لە بەنزیخانەکە ئەوە هەر چاوەڕێی سراکەین سعات 12 گاز نییە قەڵە باڵغا. لە ئێستادا دۆخی کەرکووک ڕێک هاوشێوەی شەرواڵی ئەو پیاوە فەقیرەیە کە تا لایەکی پینە دەکرد لایەکەی دیکەی کون دەبوو بە جۆرێک وەک هاوڵاتیان خۆیان دەڵێن هەر ڕۆژە و قەیرانێک ڕویان لێ دەکات ڕۆژێک قەیرانی بەنزین ڕۆژێک قەیرانی نەوت ئەوە قەیرانی گازیشی هاتە سەر. پرسیارەکە لێرە ئەوەیە کەرکووک خاوەنی ئەم هەموو نەوتەیە ئەگەر بەهاتایە و ئەم سامانە سروشتیەی نەبوایە دەبوو قەیرانی دیکە چی ڕووی تێ بکردایە. شاڵاو عومەر کەناڵی کەرکووک. بەشێک لە پردەکانی پەڕینەوەی پیادە لە کەرکووک هاوڵاتیان ناتوانۆک پێویست و دیلێبین و پێویستیان بە نۆژەنکردنەوەیە. بە پێی وتەی بەڕێوەبەری شارەوانی کەرکووکیش لە پلانیاندایە ئەو پردانە نۆژەم بکەنەوە ژمارەیەک پردی دیکەش لە چەند شوێنێک بنیاد بنێ.
بەهۆی خراپی و تێکچوونی بەشێک لە پردەکانی پەڕینەوەی پیادا لە بازاڕ و شوێنەگەشتەکانی کەرکووک هاوڵاتیان ناتوانن وەکو پێوی سوودیان لێوەربگرن و بۆ پەڕینەوە بەکاریان بێن و ڕووداوی هاتوچۆی لێ دەکەوێتەوە. حکوومەتەکە بەجددی ئەم حەو مەسرفەی کردووە لە کۆڵ خۆی کردێتەوە. آخر لە کۆڵی فەرمووسەوە ئیدامەیەکی نییە مەسەرەن ناگە بێت ئەمە ئیدامەی هەبێت و یعنی وەک لە خەڵکا هەستەکە پالن ئەمە شتێکە بۆ کراوە بەس ئەبینێ ئەمە شکاوە تێکی چۆن لەوانەیە خۆم خۆم لێوە کە سەر کەوتم چێری لەوانەیە شکا بێت ڕێگا نەبێت لەسەر پردەکاتمە لەبەرەوەی حادیسەشت ڕوونەدا جاداگە قەلە باڵغ بوو ئێمە تەمەنمان زۆر نییە چونکە سیار بۆمان ناوەسێ لەسەر پردەکاتمەوە براکە ماردەوە لەمەت کرد داواکارمێ لە حکومەت بۆمان تازەکاتەوە. ئەوە تا من پامەوەقە لە حیات سەر نەکەوتمەوە کرد ناتوانم. فواد مەحموود خاوەن پێداویستێکی تایبەتە تێکدانی پردەکانی پیادا دەخاتە ئەستۆی بەشێک لە هاوڵاتیان و دەڵێت ناتوانێت سودمەند بێت لە پردەکان بۆ پەڕینەوە بەوەی تێکشکانی ئامێرەکانی ئەسانسۆرەوە لەلایەن هاوڵاتیانەوە. هەر تازەدایانە یەکسەر جیازەکەیان دزی بوو بەڕاستی خەڵکە بینی مەڕوا لەسەرەوە ئاگرە کاتەوە خەڵکی ئەم ناوە هەمووی بەپا خۆمانەی پەڕێنەوە لێرە ئیش شەکەین تەکسی خەڵکە کاپر کەسێ ناوێرە بەسەری بڕوا لەبەرەوەی بانەکەی هەمووی چاڵ بۆ و ئەشیاکانە من گەنجێکم دی بە چاو خۆم جامێکی لەوێ کردەوە وتم کاکەوە بۆ کوێی بی وتی وەڵا کاک هەڕوین دۆمینی لە بانەکەی وتم هەموو بۆ خەڵک کراوە ئێمە خەڵک مەعاوەقەیە ناتوانین بپەڕێتەوە تا ئێستا جیاز ئەو پردە پێ نەبووە خەڵکی سەرکەوێتە سەری بەڕاستی خەڵکەکە دێدە تەنیش زبلەکە تەنیش پردەکە کردیانەتە زبڵخان نەیتوانیەوە خەڵکەکە خۆی پەڕانیتەوە خەڵک ئاربانەکە گرێت لە ڕاستیفەکە پەڕێنتەوە لێتانەی سەرەوەی پارەیەکی باش ئەکا ئەڕوا کێشەمان بۆ دروست ئەکا کەشفیان بۆ دروستکەین و حالیان بۆیانمان دروست کرۆ بۆی دووبارە ئەو پردانە بخینەوە کار بۆی ئیش بکەن و بەنسبەت ئەوەی کە لە هەموو جێگاکان نیە ئێمە کێشەمان لەگەڵ دوکاندار و ئەو شوێنانەی کە داێنین زۆر جار هەیە هەر قبول ناکادا بنرێ یان ئەو ڕێگایە بربەست هەیە پێویست بابڵین مەسافەیەکی پێویست نییە بۆی ئەو پەیژانەی کە کارەبایی و غێری کارەبایی یان ئەو مەسعدانی کە بۆیان دروست دەکرێت بۆ پێداویستە تایبەتەکان جێی نابێتەوە بۆ هەنێک جێگا هەیە پێویستی پێێتی ئێمە لە ساڵی ئەم ساڵە تازەیە کە چەند جێگایەکمان مەبەستە کە زۆر زەرورە بۆی دابنرێ داخلی کشوفاتی خوتەی ئەم ساڵەکەین بۆی دروستکرێ و خزمەتی خەڵکی بکە. پردەکانی پیادا لەگەڵ ئەوەی سیمایەکی شارستانی دەبەخشن فەرامۆشکردن و بەکارنەهێنانی لەلایەن هاوڵاتیانەوە ڕووداوی دڵتەزێنی لێ دەکەوێتەوە. سامان سەردار کەناڵی کەرکووک. بڕیارە لە سیانزەی مانگی داهاتوو فێستیڤالی تەکنەلۆژی عێراق لە کەرکووک ڕێک بخرێتەوە ئەمڕۆژ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا شێوازی بەڕێوەچوونی فێستیڤالەکە ڕاگەیەندرا. بڕیارە فێستیڤالەکە لە سەنتەری ڕۆشنبیری کەرکووک بەڕێوە بچێت و بە ماوەی 3 ڕۆژ بەردەوام بێت. هاوکات دەستگای میدیایی کەرکووک سپۆنسەری میدیایی فێستیڤالەکە لە ئەستۆ دەگرێت. سیسکۆی ئەمریکی بۆ نێتوۆرک و پرۆگرامسازی کە بەشێکین لە پەیمانگای کەرکووکی ناحکومی بۆ زانستەکانی گاز و پترۆل هەڵدەستین بە ئەنجامدانی فستیڤاڵی لە شاری کەرکووک لەژێر ناونیشانی فستیڤاڵی کەرکووک بۆ تەکنەلۆژیا و داهێنان. ئەم فستیڤاڵە لە بەرواری سیانزەی سێی 2022 دەستەکا بە کارەکانی تاکو و 15 سێ واتە ئێمە فستیڤاڵەکەمان 3 ڕۆژ دەخایێنێ. ڕۆژەکان پێک هاتووە لە ڕۆژی یەکەمە چەند دکتۆرێک لێکۆڵینەوە لەسەر چەند بابەتێکی گرنگ دەکەن لەسەر تەکنەلۆژیا و داهێنان. ڕۆژی دووەم پێک هاتووە لە پێشبڕکەیەکی زانستی بۆ پرۆژەکانی زانکۆکان و پەیمانگاکانی عێراق و هەرێمی کوردستان. ڕۆژی سێیەم پێک هاتووە لە کاری دەستی بۆ خانمان. ئێمە وەکو ئەکادمیەکە ئامانجمان لەم فستیڤاڵە ئەوەیە دەرخستنی توانای فێرخوازان لە زانکۆکان و پەیمانگاکانی عێراق و هەرێمی کوردستان و لە کۆتاییدا سپاسی تایبەتی کەناڵی ئاسمانی کەرکووکەکەین کە سپۆنسەری میدیایی ئەم فستیڤاڵی خستۆتە سەر ئاستۆی خۆی. ئاماژە بە سەردێڕی دووەمی هەواڵەکانەدا.
بە مەبەستی هاوکاریکردنی پێشمەرگە لە بوارەکانی سەربازی و لۆجستی و مەشق و ڕاهێنان فەرماندەهێزەکانی ئەڵمانیا لە عێراق و هەرێم سەردانی بارەگای محوەری قەرەتەپە حەمرین هێزەکانی پێشمەرگە دەکات. دوایمانەوەی بەماوەی 5 ڕۆژ لە نەخۆشخانە شنیار هونەرە و ژنەی لەلایەن مێردەکەی و لە سلێمانی سووسێندرا گیانی لەدەستدا. دیداری هونەری و ئاشتی کفری بە چەندین چالاکی جۆراوجۆر و کۆکردنەوەی دەیان هونەرمەندی کوردستانی عێراقی کۆتایی بە کارەکانی دەهێنێت. فەرماندەهێزەکانی ئەڵمانیا لە عێراق و هەرێم سەردانی بارەگای محوەری قەرەتەپە حەمرینی هێزەکانی پێشمەرگە دەکات. مەبەست لە سەردانی فەرماندەکەی ئەڵمانیا هاوکاریکردنی هێزەکانی پێشمەرگەیە لە بوارەکانی سەربازی و لۆجستی و تەندروستی و مەشق و ڕاهێنان. مارکۆس فەرماندەی هێزەکانی ئەڵمانیایە لە عێراق و کوردستان هاتۆتە بارەگای میحوەری قەرەتەپە حەمرین بە مەبەستی هاوکاریکردنی هێزەکانی پێشمەرگە لە بوارەکانی سەربازی و لۆجستی و تەندروستی و مەشق و ڕاهێنان. 2014ەوە هێزی هاوپەیمانی نێودەوڵەتی بە تایبەتی ئەڵمانیا چی نەخشێکی هەبوو لە هاوکاریکردن و هەمانگیکردنی هێزی پێشمەرگەی کوردستان. ئەڵمانیا یەکەم وڵات بوو کە چەکی جۆری میلانی گەیانە دەستی پێشمەرگە و ئەو چەکە چەکێکی کاریگەر بوو و بۆ یەکلاکردنەوەی شەڕەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بەرامبەر بە تیرۆسانی داعش و هێزی هاوپەیمانی نێودەوڵەتی و ئەمڕۆ کە عەقید مارکۆس فەرماندەی هێزەکانی ئەڵمانیایە لە عێراق و لە کوردستان لێرەیە. ئەمان زیاتر ئێستا لە بواری لۆجستیکی، لە بواری تەندروستی، لە بواری مەشق و ڕاهێنان ئەیانەیە خزمەت بە هێزی پێشمەرگەی کوردستان بکەن. ئەیانەوێ یەکێکی سەربازی لەم ناوچەیە کە جێگیر بووە بتوانن لە ڕووی تەندروستیوە تەندروستی تەواوی بۆ فراهەم بکەن کە پێشمەرگەیەک بریندارە بێ پێش ئەوەی بگوێزێتەوە خەستەخانەیەکی گەورە و دیاریکراو ئەوان چارەسەرێکی مەیدانی و ئانی و بەپەلەی بۆ بکەن. فەرماندەی هێزەکانی ئەڵمانیاش جگە لە ڕاگەیاندنی پشتیوانی و هاوکاریەکانیان هێزەکانی پێشمەرگەشیان لە سنووری ناوچەی داودە بەسەر کردەوە و ڕایگەیاند ئەڵمانیا پێشمەرگە بە هێزێکی گرنگ و ئازاد دەزانێت و بەردەوامیش دەبن لە هاوکاریەکانیان بۆ پێشمەرگە. پێشمەرگە لە شەڕی داعش قارەمانەتی زۆری نواند، توانی تەواوی ئەم ناوچەیە لە تیرۆریستان بپارێزێت. ئێمە لێرەین هاتوون خزمەت بەم هێزە ئازایە بکەین. خزمەتەکانی ئێمە لە بواری سەربازی و تەندروستی و مەشق و ڕاهێنانە. ئێمە بەردەوامین، بەردەوام دەبین. سەلامەتی پێشمەرگە و ئارامی ناوچەکەمان دەوێت. لە سەرەتای جەنگی دژ بە تیرۆریستانی داعشەوە ئەڵمانیا یەکێکە لە وڵاتانەی کە بەردەوام هاوکاری و پشتیوانیەکانیان بۆ پێشمەرگە دەربڕیوە. لە پاش کێوماڵە سەرکەوتۆکانی چەند مانگی ڕابردووی پێشمەرگەش بۆ یەکەم جارە سەردانی ناوچەی داودە دەکات و هێزەکانی پێشمەرگە بەسەر دەکاتەوە. دڵنیا مەحموود، کەناڵی کەرکووک، گەرمیان. دوای مانەوەی بۆ ماوەی 5 ڕۆژ لە نەخۆشخانەی ئیمەرجنسی لە سلێمانی و هەوڵدانی زۆری پزیشکان و کارمەندانی نەخۆشخانە بەیانی ئەمڕۆ هاوڵاتی شنیار هونەر چەمەن 21 ساڵ گیانی لەدەستدا. شنیار شەوی 18 لەسەر 19 مانگە لە شاری سلێمانی سووتێنرا بە پێوتەی پزیشکەکان لە سەدا 75 جەستەی سوتاوە و دوای ڕووداوەکەش بە ڕێبەرایەتی پۆلیسی سلێمانی ڕاگەاند. هاوسەرەکەی بە تۆمەتی سوتاندنی ئەو ژنە دەستگیر کراوە. هەرچی پەیوەندیدارە بە دۆسیەکەی شنیارەوە ڕێکاری لێکۆڵینەوەی تونند و ورد لە سەرەتای ڕووداوەکەەوە دەستی پێکردو و تا ئێستش بەردەوامە لەبەر سەلامەتی لێکۆڵینەوە و لەبەر ئەوەی کە ڕێکۆڵینەوەکان بەلاڕێدا نەبرێن و کاری میهێنی خۆشمان کۆمەڵێک زانیاری ورد هەیە کە ئێمە ناتوانین پەخشی بکەین و لە ئیعلاما بڵاوی کەینەوە و دووبارە یەکەمەوە لەبەر سەلامەتی لێکۆڵینەوە. بەڵام ئەوەی کە تا ئێستا هەیە و دەکرێت بڵاو بکرێتەوە ئەوەیە کە تۆمەتباری سەرەکی لە دۆسیەکەدا دەستگیر کراوە و لێکۆڵینەوە لەگەڵی بەردەوامە و ئیفادەی شنیار ئیفادەی سەرەتایی و پاشکۆی شنیار هونەر لە دۆسیەکەدا وەرگیراوە
و چۆنیەتی ئەنجامدانی تاوانەکەی گێڕاوەتەوە ئەمە تەسبیت کراوە لە دۆسیەکەیە و لە بابی قانونیشە مادە 216 وصولی محاکماتی جەزایی دەڵێ ئیفادەی تحت حەشیەت المەوت واتە ئیفادەی سەرەمەرگ دادگا دەکرێت بینایی قەراری لەسەر بکە و ڕێکارەکانی لێکۆڵینەوە بەردەوامن. لا سێم و کۆتا ڕۆژی دیداری هونەری و ئاشتی کفریدا چەندین چالاکی جۆرا و جۆر بەڕێوە چوو لە ماوەی سێ ڕۆژی دیداری هونەری و ئاشتیدا قەزای کفری باوەشی بۆ دەیان هونەرمەندی کوردستان و ناوچەکانی دیکە عێراق کردەوە و بەشداربووانی شیوا دەخوازن ئەم جۆرە دیدارانە بەردەوامیان پێ بدرێت. کۆتا ڕۆژی دیداری هونەری و ئاشتی کفریە. سێ ڕۆژە کفری دەیان هونەرمەندی کوردستان و ناوچە جیاجیەکانی عێراقی کۆکردوتەوە. ئەمڕۆ کۆتایی هات بە سێمین دیداری هونەری و ئاشتی لە کفری کۆمەڵی هونەرمەندانی کوردستان و هونەرمەندانی عێراق لەم شارەدا بەشدار بوون. دیارە ئەم جۆرە دیدارانە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە پێویستە ساڵانە دووبارە بکرێتەوە چونکە ئاشنایەتی و هەروەها زیاتر ئاڵوگۆڕکردنی کولتوری و فەرهەنگی و ئیش و پرۆژەی هونەری لە نێوان هونەرمەنداندا ڕوودەدات. سوپاس بۆ ئەم شارە بچووک و جوانە بۆ ئەوی کە ئەم سێ ڕۆژە دیدارێکی جوانی بۆ ئێمە ڕخست. بەڕاستی وەکو هونەرمەندان پێویستە کە ئەم دیدارانە هەبێ هەم بۆ ناساندنی دەرهێنەر هەم بۆ ناساندین واندن و هەم لە ڕووی فیلم و دراماشەوە. ئێمە وەکو سلێمانی لێرە بەشدارین بە شانۆیی سەرکردەی تاریکی. دوایین ساتەکانی ماڵاوایی هونەرمەندانە لە یەکدی بەشداربووانی ژیوا دەخوازن ئەم جۆرە دیدارانە بەردەوامیان پێ بدرێت. هۆکاری تێکەڵبوونی فلکلۆری شارەکان هەر کەسە و هونەرمەند کاتێکی ئەمە کۆ ئەبینەوە لە پێشانگاکانە ئەو گفتوگۆ هونەریەی کە لە نێوانی هونەرمەندەکانە دروست ئەبێ ئاڵوگۆڕکردنی بیرۆڕای یەکتر سوود وەرگرتن لە ئەزمموی یەکتر ئەمانە زۆر زۆر گرنگە بەلامەوە. ڕاستی ئەم شارە شارێکی زۆر زۆر هونەر دۆستاوە گرنگە لە هەموو جێگەیەکەوە بایەخی پێ بدرێ. من لە شاری سلەیمانیەوە هاتووم یاریدەدەری دکتۆر فازیل جاف بووم کە ماوەی سێ ڕۆژ وەرکشۆپمان کردەوە بۆ قوتابیانی پەیمانگای هونەرە جوانەکان لەسەر جوڵە و جوڵەی جەستا کە شارێکی هونەر دۆستن شارێکی زۆر زۆر جوانەوە. سپاس بۆ ئەو کەس و دۆستە ئازیزانی کە دانیشتوی شاری کفرین. هەموو ئەو هونەرمەندانی لەسەر ئاسی عێراقەوە کردێتەوە ئەتوانین بڵین توانای بینینی ئاسی هونەرمەندانی گەرمیانە ئەمە بۆ خۆی ئەتوانین بڵین ئەو هونەرمەندانە فۆرمی شێوازی کارکردنی هونەری لە کفریە ببین و ئاشنایەتی بە کللتور بەو ناوچەی کە بۆ خۆی شوێنەوارێکە لە گەرمیانە ببینن. سێ ساڵە دیداری هونەری و ئاشتی کفری شارەکە ئاوێتەی کارە هونەریەت جۆرا و جۆرەکانی هونەرمەندانی عێراق دەکات. وەک هونەرمەندانی شووتیان کفری و کفریەکان سەلماندیان پیرە شارەکەی کوردستان چاوگی مەقاماتی عێراقی و شاری نوێکردنەوەی شعری کوردی و مەڵبەندی شارستانیەتە. دڵنیا مەحموود کەناڵی کەرکووک گەرمیان. با بەشداری توێژەرانی ناوخۆبیانی کۆنفرانسی حەقا لە سێبەری مێژوودا لە کۆی دەستی بەکار و چالاکیەکانی کرد. کۆنفرانسەکە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت و تیایدا پێشەنگای وێنەی کەسایەتیەکانی حەقە و پێشەنگای کەلوپەلی کە لە پووری و چەند پانێلێک و خستنەڕووی چەند لێکۆڵینەوەیەک ڕێک دەخرێت. حەقا لە سێبەری مێژوودا ناونیشانی کۆنفرانسێکی نێودەوڵەتی و هاوبەشی زانکۆکانی کۆی و ڕاپەڕین بوو با بەشداری توێژەرانی ناوخۆ بیانی کە وا بڕیارە ماوەی 2 ڕۆژ بخایەنێت. بزوتنەوەی حەقا یا بزاوی حەقەیەکە لە گروپە ئاینیە سۆفیگەریە گرنگەکانیە لە سەدەی 20دا کە توانێتی چالاکانە ڕوبەڕووی کۆمەڵێ جەوری وستەم ڕوبەڕووی کۆمەڵێ نەهامەتی کۆمەڵێ دەسەڵاتی سیاسی ڕامیاری دەرەبەگایەتی سیستەمی بەدی کۆمەڵایەتی بێتەوە بۆ گۆڕانکاری لە کۆمەڵە جونگەی ئەساسدا بکە لەناو ئەو کۆمەڵی کە خۆی دروستی کرد بوو لە سنوورێک چارچێوێکی داخراو بە هەرچەندە ئەمە لۆکاڵی بووە ناوچەیەکی زۆری نەگرتەوە ئەم گروپە
بەداخەوە لە سەردەمی خۆیدا واتوانین بڵێن سەرەتای سەرهەڵدانی دەگەڕێتەوە بۆ 2920 شێخ عەبدولکەریمی شەدەڵەوە. پێشەنگای وێنەیی کەسایەتیەکانی هەقە و کەرەستەی کەلەپوری و بەڕێوەچوونی چەند پانێڵێک و خستنە ڕووی بەڵگا مێژوویەکان تەوەرەکانی یەکەم ڕۆژی کۆنفرانسەکە بوون. حەقا لە سەدەی ڕابردوودا دەور و ڕۆژ یەکجار زۆر گەورەی بینی لە بواری ئابووری کۆمەڵایەتی ئاینی دوازارش لە بواری سیاسیشدا وەبزدۆی حەقە بۆ خۆی لە هەداوی کۆمەلگای کوردیدا دروست بوو و بۆ مەبەستی جارێکی تر گەڕانەوەی عەدالەتی کۆمەڵایەتی و یەکسانی و هاوبەشی و هەرەوەزی و برایەتی لەناو کۆمەڵانی خەڵکدا ئەمە دروست بوو لە ماوەیەکی زۆر کەمیشدا بزنەوەی حەقا خەڵکانێکی یەکجار زۆر لە گوندەکان و شارەکانی کوردستانی هاتە ناو و وای کرد کە ئەم دروشمانی حەقا کە هاوبەشی برایەتی و یەکسانی و عەدالەتی کۆمەڵایەتیە ڕەنگاوی زۆر گەورەی لەسەر کۆمەلگای کوردی هەبێت. شناکردنی جیلی تازە کە کوردیشتوانیتی لە قۆناغێک لە قۆناغان وەرسەرخاندن لە بیرروبۆچوونێکی ئاینی لا ڕێبازێکی تەریقەتی بکات بۆ وەری سەرخێنێ بۆ لایەنێک کە ببێتە بەشێک لە ژیانی کولتوری کۆمەلگەکان. بۆیە گرینگە بۆ هەردوو ڕۆژ ئەو کۆنفرانسە زانستیانەوە پەرەی پێ بدرێەوە یەکەم زارشی کۆنفرانسی زانستی لە بواری حەقا کە بۆ خێرایی زۆرە لە ماوەی 20 ساڵ ناوچەشی فراوانی شوان و هەتا کەرکک درێژ دەبێتەوە بگرێتەوە بۆیە گرینگە لە کۆڵینەوەی لێ بکرێت. حەقا بەدەر لە پەیامە ئاینیەکەی پەیامی هاوبەشی ڕازگۆیی و برایەتی و یەکسانی و کۆمەڵایەتی بووە. دروستبوونی بزوتنەوەکە دەگەڕێتەوە بۆ بیستەکانی سەدەی ڕابردوو لە سەردەستی شێخ عەبدولکەریمی شەدەڵا لە بنەچا سەر بە تەریقەتی نەقشبەندین دوای مردنی شێخ عەبدولکەریم دابەش دەبن بەسەر چەند لقێکدا. کارواننازم کەناڵی کەرکووک قەزای کۆیە. هەواڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.